بەڵێ بەڕێزان ئەشەوتان باش و سڵاوتان لەبێت لە NRTەوە ڕووماڵی ڕاستەوخۆ بەردەوامە و ئەچینە لای پامنێرمان ڕۆکان جاف کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە کە ئەویش میوانداری هیوا عەبدوڵڵا و تەبێژی هێزەکانی پێشمەرگەی کردووە لە مێحوەری کەرکووکەوە. بەڵام پێشەوەی بچینە لای پەیوەندیەکەمان لەگەڵ ڕۆکانە تا پەیوەندیەکەمان حەزرەکەن کۆمەڵێک هەواڵ ڕاستەوخۆ بۆ ئێوە بەڕێزی خوێنەوە. پاشنیوەڕێی ئەمڕۆ لە گەڕەکی ڕاپەڕینی شاری هەولێرە شەر لە نێوان هاوڵاتیەک و هێزەکانی ئاسایش ڕوویدا و پاشنی و کاتژمێر لە شەڕی نێوان هێزەکانی ئاسایش تۆمەتبارەکەیان دەستگیر کرد. بە پێی زانیاریەکان هێزەکەی ئاسایش فەرمانی دەستگیرکردنی ئەو کەسەیان پێبووە لە کاتی چوونیاندا بە مەبەستی دەستگیرکردنی. کەسەکە بە هێزەکەی ئاسایشی ئاگادار کردوێتەوە کە خۆی نادات بەدەستەوە بۆ هۆی شەڕ لە نێوانیاندا دروست بوو و پاشنی و کاتژمێر لە شەڕی نێوانیان هێزەکانی ئاسایش کەسەکەیان دەستگیر کردووە. هەر لە کاتی شەڕی نێوان ئەو کەسە و هێزەکانی ئاسایشدا تیمی ڕۆژنامەوانی NRT گەیشتونەتە شوێنی ڕووداوەکە. بەڵام لەلایەن هێزەکانی ئاسایشەوە ڕێگری لە تیمی NRT کراوە. هەرچەندە هیچ لێدوانێکی فەرمی لایەنە بەرپرسەکان نییە لەسەر زیانەکانی شەڕی نێوان ئەو کەسە و هێزەکەی ئاسایش. بەڵام بەپێی دیمەنەکان کە تیمی ڕۆژنامەوانی NRT لە شوێنی ڕووداوەکە تۆماری کردووە دوو ئۆتۆمبیلی فریاکەوتنی تەندروستی دەبێنرێن پێچێت لە شەڕەکەدا بریندار هەبوو بێ. هەر بەپێی زانیاریەکان ئەو کەسەی لەگەڵ هێزەکانی ئاسایشدا شەڕی کردووە کوڕی کەسێکی ناسراوی هەولێرە و پێشتر لە سەر چەند بابەتێکی تر لەلایەن ئاسایش و پۆلیسەوە دەستگیر کراوە بەڵام دواتر ئازاد کراوە. جروبەی باسیل وەزیری دەرەوەی لوبنان گەیشتە هەولێر و بەهۆی جیاوازیکردن لە نێوان ڕۆژنامەواناندا زۆرێک لە ڕاگەیاندنەکانی کوردستان و بیانی بایکۆتی گواستنەوەی ڕێوڕسمی پێشوازیەکەیان کرد. شەڵکردنی مافی ڕۆژنامەوانان لە دەستگەیشتنیان بە سەرچاوەی زانیاری هەڕۆژە و لە ژێرناوێکدا ئەنجام دەدرێت بە تایبەتی ئەو کەناڵ و ڕاگەیاندانەی کە ئەهلین و سەر بە حیزبە سیاسیەکان نین. حاڵی حاضر جۆرێکی تر لە ڕێگری دەکرێت و بۆ هەندێک لە ڕاگەیاندنەکان ئەویش ڕێگریکردنە لە ڕووماڵی ڕووداوەکان لە پێناو بەشێک لە کەناڵە حیزبەکاندا بەو مەبەستەی کەناڵە حیزبەکان بۆ یەکەم جار ڕووماڵەکە بکەن و بکرێتە پروپاگەندە بۆیان. ڕۆژنامەنووسان یەکڵێستنوانواسەندیگە ڕۆژنامەنووسانی کرد کوردستان بێتە وەڵام چونکە ئەمە یەکەم جار نییە ڕۆژانی ڕابردوو و کاتێک کە وەزیری دەرەوە بری کەسەدانی کوردستان تەنها یەک ڕاگەیاندنی سیپاری توانێت ڕۆماڵی ئەو پێشوازیە بکەن بەڵام گەڕەمیداکانی کە ناتوانێت. نوێترین حاڵەتیش لە کاتی گەیشتنی وەزیری دەرەوەی لوبنان بوو بۆ هەرێمی کوردستان. زۆربەی ڕاگەیاندنەکان تیمەکانیان ئامادە بوون لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بەڵام لەسەر وەختی گەیشتنی وەزیری دەرەوەدا لەلایەن هەندێک کەسەوە تەنها ڕێگە بە کەناڵێکی حیزبی سنووری هەولێر درا ڕووماڵ بکات و ئەوەش وای کرد کە ڕۆژنامەنووسەکانی تر کە نوێنەری ڕاگەیاندن ناوخۆی و بیانیەکانیشی تێدا بوو ناڕزایی دەرببن و بایکۆتی سەردانەکە بکەن. بەداخەوە ینی چەندین جارە ڕۆژنامەنووسان لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر تووشی جێرە و کێشەیە من خۆم شخصیەکەم لەو ڕۆژنامەنووسانێت چەند جارێک لێ ینی لەگەڵ ئەو برا بەڕێزانەی کە لێ پۆلیسن یان ئاسایشن بەڕاستی من تا ئێستا نازانین چیە نەوانە تووشی جێرە و کێشە بووین و چەندین جار ئێمە گەڕاوینەتەوە. بە گوێرەی یاسای کاری ڕۆژنامەنووسی هەرێم و یاسای بەدەستهێنانی زانیاری هەموو دەستگا و ڕاگەیاندنەکان مافی وەرگرتنی زانیاری و ڕووماڵکردنی ئەو ڕووداوانانن هەیە کە لە ناو هەرێمی کوردستاندا ڕوودەدەن بەبێ جیاوازیکردن. بەڵام تا ئێستا ئەو یاسایە لە زۆر شوێن کاری پێناکرێت و ڕۆژانە ڕێگری بۆ میدیاکاران بەردەوامە بە تایبەتی کەناڵە ئەهلیەکان. ڕێگریەکەی فڕۆکەخانەی هەولێر و ڕێگەدان بە میدیایەکی حیزبی شارەکە وای کرد کە لێژنەی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پەرلەمانی کوردستان بێتە سەرخەت و بە دووەداچوون بکات. ڕێگەنەدان بە کەناڵەکانی میدیا و جیاوازیکردن لە نێوانیاندا مەحکوم دەکەین وەکو لیژنەی ڕۆشنبیری لە پەرلەمانی کوردستان بەدڵنیایی و بە دوواداچوونی بۆ دەکەین کە ئێستا ئەم کەیسانە بوونەتە چەند کەیسێک هەرم کەیسە نیە و بە ڕەسمی ڕای لیژنەکە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕاگەیەنین و لەمە دواژ لە هیچ لایەنێکی جهتێکی جێبەجێکردنی قبوڵ ناکەین ڕاستی بەبێ هۆکارێکی ڕوون و ئاشکرا ڕێگری بکات لە کەناڵەکانی ڕاگەیاندن. ئەمە بۆ جاری یەکەم نییە کە ڕێگری لە تیمە ڕۆژنامەوانیەکان دەکرێت بە تایبەتی ڕاگەیاندنە ئەهلیەکان. زۆربەی حاڵەتەکانی ڕێگریکردنیش لەلایەن بەرپرسانی باڵای حیزبی حکومیەوە ئەنجام دراون و تەنها ڕێگەیان بەو ڕاگەیاندانە داوە کە سەر بە حیزبەکانیانن. کەناڵی NRTش یەکێکە لەو ڕاگەیاندانەی کە ڕۆژانە تیمەکانی ڕوبەڕووی حاڵەتی ڕێگریکردن لە ڕووماڵکردنی ڕووداوەکان دەبێتەوە و چەندین جاریش لە کاتی ڕووماڵکردنی تیمەکانی ڕوبەڕووی هێرش و پەلەمەردان بوونەتەوە.
شێمەجااو NRT هەولێر. فڕۆکە جەنگیەکان بە چڕی مۆڵگەی چەکدارانی داعشیان لە ناحیە جلەولا بردومان کرد و یەکەم کاروانی هاوکاری سەربازی ئێرانیش گەیشتە هێزەکانی پێشمەرگە لە سنووری گەرمیان لە قەزای خورماتوش ناوبەناو شەڕووەدا لە میحوەری ناوەرانیش ئەکاکەوێتە سەر ڕێگەی شێخان مووسڵ هێزەکانی پێشمەرگە 5 گوندی دیکەیان کۆنتترۆل کردوێتەوە 12 کیلۆمەتریش پێشڕەوەیان کردووە. لەگەڵ بردومانی فڕۆکە جەنگیەکان بۆ سەربارەگاکانی چەکدارانی داعش وردە بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستان مەترسی هێرشی گروپە چەکدارە توندڕەوەکانیان لەسەر کەم بووەوە. حاڵی حازریش ناوبەناو لە ناوچە سنووریەکانی هەرێم شەڕ و پێکدادان لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش ڕوو دەدات. لە قۆڵی جەلەولا باش کشانەوەی هێزەکانی پێشمەرگە لەو ناحێیە و کۆنتترۆڵکردنی لەلایەن چەکدارانی داعشەوە تا ڕادەیەک مەترسی بۆ سەردانیشتوانی شاری کەلار و قەزای خانەقین دروست کرد. وردەش دانیشتوانی ناحیە جەلەولا ڕویان لە ناوچەکانی سنووری گەرمیان کرد. پاش کۆنتترۆڵکردنی لەلایەن چەکدارانی داعشەوە لە ئێستادا ناوبەناو شەڕ لەو ناوچەیە ڕوو دەدات. بەڵام تا ئێستا هێزەکانی پێشمەرگە هیچ پێشەوەیەکیان نەکردووە. فڕۆکە جەنگیەکانیش بەردەوامن لە بردومانکردنی مۆڵگەکانی چەکدارانی داعش لە ناو ناحیەی جەلەولا. بردومانەکان بە چڕی گەڕەکەکانی وەحدە و جەماهیر و تەجنیدی گرتووەتەوە و چاوەڕوانیش دەکرێت زیانێکی گەورەی بە مۆڵگەکانی چەکدارانی داعش گەیاند بێت لە ناحیەی جەلەولا. دەربارەی هاوکاریە سەربازیەکانیش ئاژانسی ئەنادۆڵی تورکیا بڵاوی کردوتەوە کۆماری ئیسلامی ئێران هاوکاری سەربازی هەرێم دەکات و یەکەم کاروانی چەکی شیڕەوانەی هێزەکانی پێشمەرگە کردووە لە سنووری جەلەولا. لە قۆڵی قەزای خورماتوشەوە کە چەکدارانی داعش بەردەوام لە هەوڵدان بۆ کۆنتترۆڵکردنی قەزاکە بەڵام سەرجەم هەوڵەکان لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە شکستی هێناوە. کەریم شکور بەرپرسی ڕێخستنەکانی حەمرینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە قەزای خورماتوو ڕایگەیاند چەکدارانی داعش لە سنووری خورماتوو پاشەکشەیان کردووە و ژمارەیان کەم بووەتەوە. بەرپرسەکە یەکێتی لەو ناوچەیە ئاماژەی بەوەش کرد چەکدارانی داعش لە گوندەکانی یینجگا، سەلام، بیرەحمەد، عەبود و ناحیەی سلێمانبەگ لەژێر فشاردا گەنجانی ئەو ناوچەیە بەشداری شەڕ پێدەکەن لەگەڵ هێزەکانی پێشمەرگەی کوردستان. لە میحوەری ناوەڕانیش کە دەکەوێتە سەر ڕێگەی شێخان مووسڵ هێزەکانی پێشمەرگە 5 گوندی دیکەیان کۆنتترۆڵ کردوێتەوە و 12 کیلۆمەتریش پێشڕەویان کردووە. سعید مەموزینی بەرپرسی ڕاگەیاندنی لیقی پارتی لە مووسڵ بە NRT ڕاگەیاند لە شەڕ و پێکدادانەکانی میحوەری ناوەڕان ژمارەیەک لە چەکداری داعش کوژراون و تەرمی 40 چەکداری دیکەشیان ڕەوانەی نەخۆشخانەکانی شاری مووسڵ کردووە. دەربارەی کۆنتترۆڵکردنی بەنداوی مووسڵیش فەرماندەی ناوەندی هێزەکانی سوپای ئەمریکا لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردەوە 14 هێرشی ئاسمانیان لە ڕێگەی فرۆکەی بێفڕۆکەوانەوە کردوتە سەر مۆڵگەکانی چەکدارانی داعش لە نزیک بەنداوی مووسڵ. لە ئەنجامیشدا 10 زری پۆش و 7 ئۆتۆمبیلی جۆری هەمەر و 2 زری پۆشی سەربازی و خاڵێکی پشکنینی چەکدارانی داعشیان تێکشکاندووە. هونەر ئەحسان، NRT. بەڵێ بەڕێزان بۆ زانیاری زیاتر ئێستا چینە لای پەیامنێرمان دیار جەمال کە ڕاستەوخۆ لە شاری کفریەوە لەگەڵمانە کە ئەویش ئەم میوانداری قایمقامی کفری کردووە. شێرکۆ حسێن کە ڕاستەوخۆ لەگەڵی داقسە ئەکات. دیار ئەم کاتت باش ئەگەر بکرێت لە ڕێگەی میوانەکەتەوە کۆمەڵێک زانیاری و بارودۆخی ئەمن و ئاسایش لە جلەولا و لە سلێمانبەگ و هەروەها کفری و ناوچەکانی دەوروبەری قەزای مەخموور بە شێوەیەکی گشتی چۆنە؟ ئەم کاتتان باش هەڵبەتە تیمی NRT ئەمڕۆ بە مەیدانی سەردانی ناحیە سلێمانبەگ و قەزای دووسخورماتووی کرد و ئێوارەی ئەمڕۆ فڕۆکە جەنگیەکانی سوپای عراقی بردومانی ناو ناحیە سلێمانبەگیان کرد کە بە دووری 45 بۆ 50 کیلۆمەترێک دوورە لە قەزای کفریەوە و لە ئەنجامدا کارەبای ناو ناحیەکە و دەوروبەری هەرێمووی پسراوە لە ئەنجامی ئەو بردومانەندا و حاڵی حاضر لە ئێسادا فڕۆکە جەنگیەکان بە دەوروبەری بەسەر ئاسمانی سلێمانبەگ و ناحیە ئامرلی دەسوڕێنەوە و لە ئێستادا فڕۆکەکان بردومانی چەند گوندێکی سەر بە ناحیە ئامرلیان کردووە کە مۆڵگەی داعشی لێیە
و چەکدارانی داعش لە ترسی بڵێن ئەو فڕۆکە جەنگیانە پاشەکشیان کرد یاخود هەڵهاتوون بۆ گوندەکانی حەفریە و لقوم کە دەکەوێتە سنووری ناحیەی سلێمان بەگەوە و ژمارێکی زۆریش لە هاوڵاتیانی کفری بەمبەستی پاراستنی سنووری کفری و ناوچەکانی دەوروبەری بە شێوەیەک لە سنوورەکە مانوتەوە لە ئێستادا بەمبەستی بەرگریکردن و ئێمە لە ئێستادا بە میوانداری قایمقامی قەزای کفری کە لە ئێستادا لەگەڵمانە سەبارەت بە ڕەوشی ئەمنی قەزای کفری و دەوروبەری و هەروەها ئەو ئاوارانەی کە ڕوو لە کفریەکەن ئەمانەوێت چەند وتەیەکی لێوەرگرین. کاک شێرکۆ ئەم کاتت باش ئەمانوێت پێمان بڵێ لە ئێستادا ڕەوشی ئەمنی قەزای کفری چۆنە ئایا هیچ مەترسیەک هەیە بۆ سەر ئەم قەزایە؟ لە پێشە بەخێراتنتانەکەم سپاس بۆ بەسەرکردنەوەتان وەکو خۆتان دەبینن شار زۆر ئارامە هەرچەندە ژمارەیەکی زۆر ئاوارە لە ناو شار هەیە بەڵام لە چەند ڕۆژی ڕابردووە بەهۆی ڕووداوەکانی جەلەولاوە هەندێک نائارامیان دڵڕاوکێ پاش ئەوەی لە شەنگا ڕوویدا لای هاوڵاتیان دروست بوو بەڵام ئێستا هەمویان بەورەیەکی بەرزەوە و ئەوەی کە ئێوەی بینن شار بە تەواوی ئارامەوە هەموو شتەکان لەژێر کۆنتڕۆڵان. ئایا وەکو خۆت ئاماژەت پێکرد هیچ مەترسیەک نییە بۆ سەر قەزای کفری و هێزە ئەمنیەکان تەنها لە ناو قەزاکە ئەرکی ئەمنیەتی ناوچەکان گرتوۆتە ئەستۆ یاخود بە دەوروبەری قەزاکە بڵاوین پێکراوە و بەو پێیکە کفری هاوسنوورە لەگەڵ ناوچە کێشە لەسەرەکە؟ ئەوی ڕاستی بێت لە مناڵیا من دەسەواژەیەکم بیستواڵێ دوژمن هەرچەنێ بچووک بێ ئیشی گەوراکە بۆیە قەت نابێ پشتی لێ بکەیتەوە بە ئیسراحەت لێ دانیشی و هەموو کاتێ بێ لە ئامادە باشاوی خۆشبەختانە هەرچەند ئێستا بەرەکانی شەڕ لە کفریەوە تا ڕادەیەک دوورن وەکو جەناب ئاماژە پێکرد لە دەوروبەری گوندەکانی لقم و حەفریە و سلێمان بەگۆ و ناوە پێکەڵ گژان و شەڕ هەیە لە کفری دوورە بەڵام گەنجان و هەرچەند پێشمەرگەکان لە پێشەوەن بەڵام گەنجان خۆبەخشان سەر ڕای ئەوەی کە ڕۆژانە ئەرکی خۆیان ئەبینن لە فەرمانگەکانی دەوڵەت لە بازاڕ و کاری خۆیانەکەن شەوانیش پشتێنەیەکی ئەمنی بە چواردەوری شارە دروستەکەن تا ئێستا هیچ شتێکی وا ڕووی نەداوە کە شایانی باز بێ بەڵام هەموو ئامادە باش. بڵین هێزە ئەمنیەکان یاخود هێزەکانی پێشمەرگا بەو پێی کە تۆ بەرپرسی ئیداری شاری تا چەند هاوکاری ئەو خەڵکیان کردووە کە بە شێوەیەکی خۆبەخشانە بە شەو بە ڕۆژ سنووری قەزای کفری ئەپارێزن؟ ئەوی ڕاستی بێ ئەوانەی کە پێشمەرگەکانن با بڵێن بە هەموو جۆرەکانیەوە هەر لە هێزەکانی ئاسایش تا برادرانی فریاکەوتن ئەو جادەی سەرەکی لە کفری هەتا چێتە دووز ئەوە ئەپارێزن لەوێشەوە بەرەو جەبارە و قەرەتەپە ئەوانە باڵێن خەتی یەکەمی بەرگرین برادرانی خۆبەخش خەتی دووەمی بەرگرین لە دوای ئەوانەوە دێن هەماهەنگیەک و هاوکاریەک هەیە کە جۆرێک لە تەفاهم و تەنسیقێک هەیە هیوادارین کار نەگاتە و ناشگات انشاءله ڕووداوێکە پێویستمان بە خۆبەخشە بێ. بەڵێ من کاک شێرکۆ ئەگەڕێم وڵات بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون قایمقامی قەزای کفری هاوڵاتیانی قەزای کفری دڵنیایی ئەکاتەوە کە ڕەوشی ئەمنی قەزاکە ئارامە و هیچ شتێک لە ئارادا نییە و خۆبەخشەکان لە دەوروبەری قەزاکەدان. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان دیار ژەمال کە ڕاستەوخۆ لە کەفریەوە لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکەت. بەڵێ بەڕێزان هەرێستا هەواڵێکی خێرامان بەدەست گەیشتووە کە ژمارەیەکی زۆر لەو هاوڵاتیە کوردانی کە دانیشتووی شاری بەغدان ڕویان کروتە فرۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا و لە ڕێگەی ئەو فرۆکەخانەی ئەیانوێ ڕووبکەنەوە ناوچەکانی هەرێم ئێمەش بۆ ئەوەی کە زانیاری زیاتر وەربگرین و بزانین بۆچی کە بەو جۆرە ئەو هاوڵاتیە کوردانە ڕوو لە فرۆکەخانەی نێودەوڵەتی بەغداکەن ئێستا ڕاستەوخۆ ئەچینە لای ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر لیستی کۆمەڵ. مامۆستا ئەحمەد ئەم کاتتان باش ئەگەر بە شێوەیەکی گشتی پێمان بڵێن ڕەوشی ئەمنی بەغدا چۆنە و بەپێی ئەو زانیاریانی لای ئێوە بێت بۆچی ئەو هاوڵاتیە کوردانە بەو ژمارە زۆرە ڕویان لە فرۆکەخانە کردو و ئەیانوێ بەغدا جێبی هەڵن و ڕووبکەنەوە ناوچەکانی هەرێم؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میێرەبان طبعاً ئێمە وەک زمانتارانی هەرێمی کوردستان ئەم ئێوارە سعات حەوت گەیشتنەوە فرۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا قەرەباڵغێکی ئێزگار زۆرمان بینی کە ئەوە یەکەم جارە ئەو قەرەباڵغەیە بینین. دوو جۆر هیجرەمانە بینی هیجرەیەک لە نێوان ئەو هاوڵاتی عەرەبانەی کە لە هەرێمی کوردستان بوون زۆرێکیان بەرەو بەغا ئەگەڕانە
هەمان کاتە هەندێک خەڵکی کوردیشمان نەبینی کە بەرەو شارەکانی هەرێمە گەڕانەوە بەڵام ژمارەی ئەوانەی کەوا گەڕانەوە ناو بەغا زۆر زیاتر بوون لەوانەی کەوا لە بەغاوە دەرەچوون کە پرسمان کرد لە ئەو شوێنانەی کەوا حجزی فرۆکەکەن وتیان حجزی فرۆکە لە ناو بەغاوە بۆ هەرێم ئاساییترە لەوەی کەوا حجزی فرۆکە لە دەرەوەی لە ناو هەرێمەوە بەرەو بەغا قورسترە لە بەرەوەی قەرەباڵقێکی زۆری لەسەرە بەڵێ مامۆستا ئەگەر گوێت لە دەنگی ئێمە پێچێک کە زانیاریەکان بە پێچوانەوە پێمان گەیشت بێ ئەوەی کە لە ئێستاە دەبینێت لە فڕۆکەخانی نێودوڵەتی بەغدا ئەوەیە کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیە کوردەکان لە ناوچەکانی هەرێمەوە ڕۆکەنەوە بەغدا و لە ڕێگەی ئەو فڕۆکەخانەوە بەڵام ئەمەیە زانیاری ئەومان بیتێ یعنی بۆچی لە ئێستاە ینی بە شێوەیەکی گشتی بەو جۆرە بەو لێشاوە ینی هاوڵاتیانی هەرێم ڕۆکەنە بەغدا ینی هۆکارەکەی چییە؟ بەڵێ طبعاً لە ماوەی ئەم دوو ڕۆژێشا پرسیمان کە وەستی بەغا بەرەو تا ڕاستەیەکە ڕوا باس لەوە کراکەوە لە ماوەی ئەم دوو ڕۆژە بە هیچ شێوەیە تەقینەوە لە بەغا ڕووی نەداوە جۆرێک لە هێوربوونەوەی بارودۆخەکە بە بەغاوە دیارە لە دوای ئەوەی کە مالکی دەستبەرداری پۆستەکەی بوو بە شێوەیەکی تەواوەتی جۆرێک لە ئەمنیەت بەرەو بەغا گەڕاوەتەوە کە بەرەو ئاسایبوونەوە جوڵە و جموجوڵ لە ناوە بازاڕی بەغدا دەستی پێکردووە بە شێوەیەکی ڕێژەیی ئەم بەرەو ئاسایبوونەوە ڕوا بۆیە چاوەڕێەکرێت لە ماوەیەکی کەمدا زۆربەی ئەوانەی بەکاتیشون لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوانەیان کە شوێن و ماوەیان دەست نەکەوێت ئەوانەی بەکاتیشون بگەڕێنەوە ناو بەغداد. بەڵێ ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر لیستی کۆمەڵ زۆر سپاس کە ڕاستەوخۆ لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمان بوویت. بەڵێ بەڕێزان بۆ زانیاری زیاتر ئەچینە لای پەیامنێرمان ڕۆکان جاف ڕاستەوخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵمانایە. ڕۆکان ئەم کاتت باش ئەگەر بکرێت بە شێوەیەکی گشتی پێمان بڵێ بارودۆخی کەرکووک چۆنە و هەروەها وابزانم وتەبێژی هێزەکانی پێشمەرگە لە محوەری کەرکووک میوانی بەڕێستانە و لە زاری بەڕێزیەوە بزانین کە ڕۆژی ئەمنی کەرکووک چۆنە و ئەمڕۆ چۆن بەڕێکراوە و بە شێوەیەکی گشتی ئەتوان بەراورد بکەن کە دۆخی ئەمنی باشتر بوو بێت لە ڕۆژانی ڕابردوو. بەڵێ ئەم کاتەی تۆ بینێران باش وا دیارە بارودۆخی ئەمنی شاری کەرکووک جێگیرە بە تایبەت داوای کە هێزەکانی پێشمەرگاوایان ڕاگەیاند کە پلانێکی تۆکمەیان هەبووە بۆ هێوربوونەوەی بارودۆخەکە بە تایبەت بۆ ڕاوەستانی ڕوبەڕووبوونەوەکان لەگەڵ چەکدارانی داعش بەڵامەوەی لە ئێستادا لە شاری کەرکووک هەیە و تازەیە و هێزەمنەکان تا ڕادێ پژڕاستێکەکەنەوە ئەوەیە کە چەکدارانی داعش لە پاشەکشەیان بە تایبەت هۆزە عەرەبەکان ئەو ناوچانەی کە لەلایەن چەکدارانی داعشەوە کۆنتڕۆڵ کراوە هۆزە عەرەبەکان کە لە ڕابردوودا پاڵپشتی چەکدارانی داعشانە کرد لە ئێستاە بە پێچوانەوە داوا لە هێزەکانی پێشمەرگاکان بیان پارێزت و بە شێوەیەکی نهێنی لەگەڵ هێزەکانی پێشمەرگا گفتوگۆکەن کە چیتر ئیتر ئەوان لەژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشدا نەمێنەوە. هەروەکو تو ئاماژەت پێدا من ئەچمە لای هیوا عەبدوڵڵا وتەبێژی محوەری کەرکووکی هێزەکانی پێشمەرگا کە زانیاری تەواو لە زاری کاکیوا و بیستین کاکیوا سپاس بۆ ئەمە دەبوونە گەسەرتا لەوە دەست پێ بکەین دەنگۆی ئەوە هەیە کە چەکدارانی داعش لە سنووری پارێزگای کەرکووک ڕوویان لە پاشەکشیە کردووە ئەمە تا چێنە ڕاستە. سپاس بۆ ئێوەش بەپێی ئەو سەرچاوانەی کە ئاگات بە ئێمە و بەپێی ئەوەی کە ئێمە خۆشمان پێشتر لە ناوچەکەیە پەیوەندیەکی زۆرمان لەگەڵ هۆزە عەرەبەکان هەیە لە ناوچەکەیە ئەوەی کە ئێستا ئەیبیستین و ئەوەی کە پێمانەگات داعش بە شێوەیەکی زۆر لە جاران کەپتر بوونەتەوە ئەو هەڵسوونەی پێشا بە هیچ شێوەیەک نەماوە و بێزاریەکی زۆر لە ناو هۆزە عەرەبەکان هەیە و تەنانەت من خۆم پەیوەندیم لەگەڵیانە هەیە لەگەڵ بەشێکیانە کە پێشتریش هەر پەیوەندیان لەگەڵ ئێمەیە هەبووە ئەوان ئێستا زۆر بێزارن ئەو هەڵسوونەی کە سەرەتا هەبوو کە وایە نەزانی داعش هاتووە فریادڕەسە و ڕزگاریان نەکات لە وەزعی تێدان بەڵام ئێستا بەڕاستی وەزعەکە عەکسەوە بووە من جۆم لە خۆیان بووە کە ئەڵێن ئەمانە غەریبن ئەوانەی کە بمێنەوە لە ناوچەکەیە ئێمەین.
کەواتە کاکیوە ئەتوانین بڵین ئەمە پلانی هێزەکانی پێشمەرگە بووە بۆی کە هاوڵاتیان بە شێوکی گشتی لە چەکدارانی داعش بێزار بن یاخود ئەمە هەڵسوکەوتی چەکدارانی داعش لەگەڵ هاوڵاتیانی و ناوچانە خۆی ئێمە وەکو پێشمەرگا هەموو کات ئەوانمان دڵنیا کردوێتەوە ئێمە هەموو ئەو ناوچانەی کە داعش تێدایە لە بەتایبەت لە سنووری کەرکووک بە سنووری پارێزگای کەرکووک هێزانین هەموو کات پێمان وتون ئێمە چۆن پارێزگاری لەو خەڵکانەکەین کە لە سنووری کەرکووکن کە لە ژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەی کوردستانان بەوانیشمان وتووە هەتاکو ئەگەر داعشش لێ بێت ئێمە خۆمان بوازانین کە پارێزگاری لە ئێوەش بکەین سەرەتا بەڕاستی ئەوان وا بیریانە کردەوە کە داعش بە حکمی ئەوەی وا خۆیان نیشاندا کە پارێزگاری لە سوناکەن و ئەوانە بۆ چوونەکانیان وا بوو کە ئەمان پارێزگاریان لەکەن بەڵام بە ئێستا بە تاکید هەم ئەو کردەوە قێزەونانەی کەوا داعش لە زۆربەی ناوچەکانە ئەنجامێدات ئەمەش تاسیرێکی زۆری کردوتە سەر نەفسێتی خەڵک لە سنوورە کاکیوە بەتایبەت ئەگەر باز لە سنووری قەزای حەویجە بکەین قەزای حەویجە لە سەرەتای هاتنی چەکدارانی داعشەوە ئەو قەزایە لەلایەنەوە چەکدارانەوە کۆنتڕۆل کراوە چ پەیوەندێکتان لەگەڵ هاوڵاتیان لەگەڵ سەرۆکۆزەکانی ئەو قەزایە هەیە بەتایبەت هاوڵاتیانی ئەو قەزایە چۆن مامەڵیان لەگەڵ ئێوەیە چۆنە و پەیوەندیتان چۆنە لەگەڵیان ئەمە یەکەم سەرەتا لە کە ڕووداوەکان ڕوویدا بە تاکید ماوەیەکی زۆر تەنانەت ڕێگاش قەتع کرا لە بینی هاتوچۆ لە بینی حەویجەوە بەڵام دوایی لەسەر داوای سەرۆکۆزەکانی ئەو سنوورەوە پەیوەندیکردنیان بە جەنابی پارێزگار و بەرپرسەکانی ئەم سنوورەیە بۆ ئەوەی کە داوایان کرد هەوڵ بدرێت ئەو هاتوچۆیە هەبێت و خەڵک زۆر زەرمەند نەبێت ئەو ڕێگایە کرایەوە هاتوچۆ هەیە و بێزگە لەوە ژێمە و پەیوەندیانی کە هەمانە بێزگە لە حەویجە لەگەڵ گوندەکانی دەوروبەری حەویجە ئەوە خباراگات کە ئێستا بەڕاستی بێزاریەکی زۆر هەیە بەرامبەر بە چەکدارەکانی داعش ئەتوانین ئەومان بۆ تهدید کەی کە سەبەبی ڕئیسی هۆکاری ڕئیسی بۆ بێزاربوونی ئەو هاوڵاتیانە بە تاکیدی چین ئەوان زیاتر کردەوەکانی داعش کە پێشتر هەر لە دوورەوە گویان لێبووە گۆیوتەن بە هێزێکی فریاد ڕست و ڕزگارکەریاندا ئەنا بەڵام کە کاتێک کردەوەکانیان بینی لەسەر ئەرز کە بە تایبەت لەو ناوچانەی لە شنگاڵ و ئەوانە بینیان من لەگەڵ زۆریان ناقسم کردووە بەڕاستی ئەوە بە زۆر بە قێزەونی زانن و بە کارێکی زانن دوور لە نەریتی ئاینی ئیسلام و ئەوە هیچ کارێکی ئیسلام نییە کە ئەوان جێبەجێیەکەن بەڕاستی ئەوش دەور و تاسیرێکی زۆری هەبوو بۆ سەر خەڵکی ناوچەکە بە تێگڕاو بە تایبەت تۆزە عەرەبە سوننیەکان کاکیوە لە چەند ناوچێکەوە باز لەوە کرێ کە هێزەکانی پێشمەرگە چەکی نوێ و چەکی قورسیان پێگەشتووە بە تایبەت لەلایەن وڵاتانی دەرەوە محوەری کەرکووک هێزەکانی پێشمەرگە تا ئێستا چەکی نوێی پێگەشتووە و ئەگەر پێگەشتووە ئەو چەکانە چین وڵا بە تاکید ئێمە ئەوەی کەوا هەموو کەناڵەکانی ڕەنگاندن باسییان کردووە وەزارەتی پێشمەرگەی بە ڕێزی ژعلانی کردووە بە تاکید ئێمە چەک گەیشتۆتە هێزەکانی پێشمەرگا بەڵام چەکەکان دوو جۆرن بەشێکیانەوەیە هەرو چەکانەیەکەوا بڵین بەدەستی پێشمەرگەیە بەڵام لە شێوەی تازەتری بەشێک لەو چەکانە گەیشتووە و بەشێکی چەکی تریشی کە بڵین هین دەوڵەتە بیانیەکانیان ئەو دەوڵەتانن کە هاوکاری ئەماکەن ئەوەش لە زۆری لە وەحدەکان پێویستی بەوەیەکەوە پێشمەرگە ڕاهێنانی لەسەر بکات لە زۆری یەکەکانەوە پێشمەرگە ناردراوە بۆ ئەوەی کە ڕاهێنانی لەسەر بکات و دڵنیان بە نزیکترین دەرفەت ئەگاتە ناو یەکەکانی هێزی پێشمەرگە و سوودی لێبین. باس لەوە کرد کە ژمارەیەک چەک گەیشتۆتە هێزەکانی پێشمەرگە ئەم چەکانە هیچ وڵاتێکن گەشتۆتە دەست هێزەکانی پێشمەرگە هیچ وڵاتێکی دەرەکی تێ ئەوەی من تابعی بکەمە تا ئێستا خۆی وڵاتانەی کەوا پشتگیری ئەوە بوونە هاوکاری هەرێمی کوردستان بکەن لە ڕووی چەکەوە چی وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا فەڕەنسا ئەمانە ئەویان کردووە من تا ئێستا چەکەکانم نبینیوە وەکەوەی وتم بەڵام و چەکانی تر کە گەیشتون بەشێکی چەکی عراقین وە گۆیتم ئەو چەکانەیە کە خۆمان بەکاری دێنین و بەڵام لەسەر تازەتری کەواتە وەک باس لەوە کرد کە چەک گەشتۆتە دەست هێزەکانی پێشمەرگە بەڵام دەرفەت هەیە بۆی کە هێزەکانی پێشمەرگە ڕاهێنە لەسەر ئەم جۆرە چەکانە بکەن ئەو چەکانە بەشێکیان چەکی لە بیکەیسی بەسەرەوەن ڕەنگوێت لە وەحتەیەکە چەند پارچەیە لەو چەکانی بەربکەوێت بەڵام بۆ ئاگرێکی پشتوانی زیاتری ئەبێتەوە بە دەرفەتی کەم پێشمەرگا توانەیەکەوە ڕاهێنانی لەسەر بکات و بتوانێت بەمایەکی کەم بێتەوە لە ناو یەکەکانی خۆیان سوودی لێ ببین. کاکیوە لە سنووری پارێزگای کەرکووک باز لە واکرێ چەکدارانی داعش پاشەکشیان کردووە ئەم پاشەکشەکردنا ڕاستە یەخود وەکو چۆنە لە بێدەنگکردنێک و خۆیان بێدەنگ کردووە ئێمە وەکو پاشەکشە نایبینین پاشەکشە ئەوەیەکەوە ئەوان ئەو شوێنانی لێ بوو هەمووی چۆڵ بکەن و جێبی هێڵن بەڵام ئەوەی کە ئێستا بینندرێت ئەوان جم و جوڵەکانی پێشایان زۆر
وەک جاران نەماوە زۆر کەم بۆتەوە و لەو نقطانەی کە بڵێن بەرامبەر بە سەنگەرەکانی ئێمە بوون ئێستا بە شێوەیەکی کەمتر ئەبینن و ئەمەش بەشێکیان نەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەوان لە زۆربەی سنوورەکان زەختیان لەسرە ڕنگ بێ پێویست بکە هێزەکانیان بەو شوێنە بەرن و لە هەندێک کاتیشا ڕنگ بێ هەوڵ بدەن خۆیان لە بپارێزن لە بەردومانکردنی فڕۆکەکان. کاکیوە لە ماوەی ڕابردووە کاتێکە ڕوبەڕبوونەوەکان لە دەوروبەری شاری کەرکووک هەبوون لەگەڵ هێزەکانی پێشمەرگا زۆر جار چەکدارانی داعش هێرشیانە کردە سەر هێزەکانی پێشمەرگا و پۆلیسیش تا ڕاتێک ئەتوانی ئەومان بۆ ئاشکرا بکەی کە چەکدارانی داعش پشت بە چ زانیاریەکە بستن بۆ هێرشکردن سەر هێزەکانی پێشمەرگا خۆی ئەمانەی داعش لە سەرتاوە ئێمە بەپێی ئەو معلوماتانی کە ئەمانە گروپن لە هەر شوێنێکە کە بزانن سەنگەرەکان بەرامبەریان قایم نییەوە مقاومەت کەمترە هەوڵدەن هێرش بکەنە سەری و لە سەرتاوە لە دوورەوە ئاگرێکی زۆر بەسەر و هێزیا بارێنن ئەگەر زانیان ئەو هێز قاوەماکات بەڕاستی تر ناتوان نێزی بکەنەوە لە سنووری کەرکووک هەر حاڵەتێکی لەو بابەتانیان تاقی کردەوە تیا سەرکەوتو نەبوو نێزەکانی سنووری کەرکووک بەرەنگاریان کرد و پارێزگاریان لە سەنگەرەکانیان کرد. کاکی واگەر لەگەڵ مامێن یەگەڕینەوە بۆ ستۆدیۆ پێما بێ هاوڕانم لە ستۆدیۆ پرسیارن هەیە. بەڵێ ڕۆکان ئەگەر بکرێت پرسیاری ئەو لە ئۆتۆبێژی هێزەکانی پێشمەرگە بکەیت بردومانکردنی چەکدارانی داعش لەلایەن فڕۆکە جەنگیەکانی عێراق و هەروەها ئەمریکاشۆ تا چەند زیانی بە توانای چەکدارانی داعش گەیاندووە لە پێشڕۆیکردنیان بۆ ناوچەکانی هەرێم. ئەم بەڵە کاکیوە پرسیاری ئێستۆدیۆ بۆ جەنابە ئەوەیە کە چەند جارێک ئەوما بیست فڕۆکە جەنگیەکان هەرچەندەوە دڵنیان نەبووین کە لە فڕۆکە جەنگیەکانی عێراق بوون یاخود وڵاتی ئەمریکا بوو کە بردومانی قەزای حەویجە و چەند ناوچەیەکی دەوروبەری کەرکووکیان کرد. ئایا ئەم بردومانانە هیچ شکستێکی بە چەکدارانی داعشدا و هیچ زیانێکیان پێگەیشت؟ ئەگەر بەشێکی تریش باسیکەین ئەوترێ ئەم بردومانانە زیاتر هاوڵاتیانی بە هاوڵاتیان بەرکەوتون و هاوڵاتیان زەرمان بوون ئەمە تا چەنە ڕاستە؟ ئەم بە تاکید خۆی لایەنی بەرامبەر زیاترە و دیعاناکات کە زۆربەی زۆری بەر هاوڵاتیانەکەوێت ئێمە متابعاکەین بە تاکید و فڕۆکە جەنگیەکانی عێراق زیاتر لەم سنووریا بەردومانیان کردووە بە پێی معلوماتی ئێمە ئەو شوێنانەی کە دیاری کراون کە بەردومان بکرێن و بە ئاسانی نییە بەردومانی عەشوایی نییە بەڵکەوە لەسەر زانیاری ورد و لەسەر ئەحداسیاتە درێت و زۆربەی زۆری زەرەرەکان بە داعشەکات نەک بە هاوڵاتیانی مەدەنی. چ زانیاریەک هەیە کە ئێستا با بڵێن داعش لە یەکێ لە بەردومانەکان زیانی گەوری پێگەیشت بێت؟ داعش لە زۆربەی بەردومانەکان زیانی بەرکەوتووە بەڵام ئەوان زۆر هەوڵەدەن زانیاریەکانیان بشارنەوە بۆ ئەوی گروپەکانی خۆیان زیاتر ئەو زیانانە نزان و زیاتر وریان نەڕوخێتەوە بە تایبەت زۆر متابعەمان کردووە هەموو کاتدەوان لاشەکانیشیان نەشارنەوە. ئەگەر لەگەڵ مامێنیتەوە کاکیوە خۆچەخانە گەڕێمەوە لای تۆ پرسیارە هەبوو. ڕۆکان ئەگەر بکرێ پرسیاری ئەو لە میوانەکەت بکەی تا چەند هەماهەنگی هەیە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی سوپای عێراقدا ئەین لە ڕابردووە ئەم هەماهەنگی هەبوو بە تایبەتی لەم بارودۆخەی ئێستایە تا چەندە و زیادی کردووە یاخود ئەتوانین بڵین هەماهەنگیەکە کەمی کردووە؟ بەڵێ کاکیوە لە سەرەتایی هاتنە پێشەوەی چەکدارانی داعش بۆ سنووری کەرکووک سوپای عێراق هەڵ هاتن و لەم ناوچانە نەمان بەڵام لە ئێستادا چه هەماهەنگیەک لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقدا هەیە؟ بە تاکید خۆی عێراق تا ئێستا عێراق و عێراقەیە گرتوویە کە هەمومان دەبێت پێکەوە هەڵدەین بیپارێزین. ئەو هەماهەنگی هێتا ئێستا لە بینی سوپای عێراق و پێشمەرگایە بەڕاستی هەماهەنگی لە بینی سوپا و پێشمەرگە مباشر بڕاوە چونکە ئەو هێزانی کە لێرە ڕۆیشتون ئێستا ڕێی کەرکووک بەغا نییە مەسەلەن بە هیچ شێوەیەک تەنها ئەو هەماهەنگی هەیە لێرە زیاتر لەگەڵ هەماهەنگی فڕۆکەوانی عێراقا مەسەلەن هێزی ئاسمانی عێراقا هەیە لەگەڵ پێشمەرگەیە بەڵام تا ئێستا بەو شێوەیە هێزەکانی عێراق نەگەیشتونێتەوە ئەو سنوورانەی کە بڵین سنوورەکانمان لێک بداتەوە تاکو هەماهەنگی لەسەر زەویش هەبێت لە بینی هێزەکان. کەواتە کاکیوە جگە لە هێزەکانی پێشمەرگە ئایا هیچ هێزێکی تر لە محوەری کەرکووکە هەیە بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ چەکدارانی داعش؟ ئێمە هێزەکانی پێشمەرگە طبعاً هەماهەنگی هەیە لە بینی هەموو هێزەکانە چی هێزی پێچکۆ خۆتەزانی کەرکووک هەم ناوشاریشمانەیە هەم سەنگەرەکانی پێشەوەشمانەیە لەبەرەوە هەماهەنگیەکی تەواو هەیە لە بینی پێشمەرگە
پێشمەرگە و پۆلیس و ئاسایش ئەمانە هەموو پێکەوە هەماهەنگن هەم بۆ پارێزگاریکردن ناو شار هەم بۆ پارێزگاریکردنی سەنگەرەکانی پێشەوە. باسە لە ناو شار کرد هێزەکانی پێشمەرگە چۆنچۆنی هەوڵێنداوە ناو شاری کەرکووک پارێزن پلانەکەتان ئەگەر ئێمە ناڵین کە پلانی ئەومان بۆ ئاشکرا بکەن پلانەکەتان چییە بەڵام هیچ پلانێک هەیە بۆ پاراستنی ناو شاریش لە هێزەکانی پێشمەرگەوە بەتاکێت بن هەموو خەڵکی کەرکووک دڵنیاکەمەوە لە ڕێی کەناڵە بەڕێزەکەتانەوە هەماهەنگێکی تەواو هەیە وە گۆیتم لە بینی پۆلیس ئاسایش و هێزی پێشمەرگا و ئەو پلانە چۆن لە دەرەوە بۆ سەنگەرەکان دانراوی پارێزین بە هەمان شێوە لە ناو کەرکووکیش پلانی زۆر تۆکما و لە هەموو شوێنەکانە هێز ئامادەباشیە بۆ هەر حاڵەتێکی نەخوازرا. بەڵێ کاک هیوا ئەم چەکانی کە ئێستا لەژێر دەستی هێزەکانی پێشمەرگەیە کێ فەرمانەکە بەکارهێنانی ئەم چەکانە و بە شوێکی ترەگەر باسیکەین باڵێن هیچ مترسێکی نییە لە داهاتوودا کاتێک کە هێزەکانی پێشمەرگە سە بەکارێن بۆ شتی تر بەکاربهێنرێ یا بە شوێکی تر کێ فەرمان لەسەرەوەکە کە ئەم چەکانە بەکاربهێنرێت. هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکی منەظەمە تەمان ئەم ئەوامر لە سەرۆکایەتی هەرێم کە هەم فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە و هەم فەرمانەکانمان لە وزارەتی پێشمەرگە وەرەگرین. دوای تەمانە و فەرمانانەدا ئەبەزێ بە سیسیرەی مراجعات دێ بە میحوەرەکان و لە میحوەریشەوە دابەزنرێندرێ بۆ لیواکان بۆ فۆج بۆ سرێت ئاگاتە خوارەوە هەموو ئەوە بە فەرمان نەکرێت هەروە بە ئەوە ناکرێت ڕەمەچی بڵێ ئەو هێزانە ئەو چەکانە بەکارهێنرێت بەڵکو بە فەرمان بۆ کاتی پێویست بەکارهێنرێت. چاڕوانی ئەوە کرێت جگە لەم چەکانی کە تۆ باسی کرد چەکی تازە و چەکی قورتر بگا بە میحوەری کەرکووک ئەوەی جۆمان لێ بێت لە هەموو میدیاکانەوە لە سەرچاوەکانەوە ئەوەی کە باسە کرد ئەو وڵاتانی کە ئامادەیان دەربڕیەوە هاوکاری هێزی پێشمەرگە بکەن تەسەورەکەین کاوا لەبەرەوەی داعش بەسەوە نییە بڵین شەڕیەماکە داعش گروپێکی چەکداری تونڕەوی تەکفیریە دژی هەموو خەڵک شەڕەکات ئێمە تەسەورەکەین کەوا چەکی تریش بەڕێوە بێت بۆ هەم بۆ میحوەرەکەمان هەم بۆ کوردستانیش. کاکیوە کاتێک کە ئەم چەکان ناگەن کێ ڕاهێنان بە هێزەکانی پێشمەرگاکە کە ڕاهێنان بکرێت لەسەر ئەم چەکانە کەسێکی ڕاهێنرا هەیە لەگەڵ چەکەکانە بهێنرێ بۆ بێحواری کەرکووک و ڕاهێنان بە پێشمەرگە بکە یاخود ئێمە خۆمان لە ناخۆمانە با بڵێن پێشمەرگا ڕاهێنان بە پێشمەرگاکە با بڵێن لە وەزارەتەوە ئەم کێن ئەمانی کە ڕاهێنان بە پێشمەرگاکەن لەسەر ئەم چەکە نوێنە ئێمە خۆمان لە هەرێمی کوردستانە وزارەتی پێشمەرگە پێشتر چەندین کۆلیژی سەربازیمان هەبووە بە دەیان و توانم بڵێن بە سەدا نەفسەرمان هەیە لەو کۆلیژانە دەرچووی ئەو کۆلیژانە و خبرەی زۆر باشیان هەیە لەسەر هەم پەروەردەکردنی پێشمەرگا هەم لەسەر چاک لەسەر هەم ڕێهەنیانێک و معلوماتی زۆر باشیان هەیە لەسەر هەموو چەکەکان و ئەوەی جۆشمان لێ ئەبێت پێچێ ئەوەی کە من جۆم لەبێ زیاتر لە ڕاگەاندەکانەوە ئەمریکاش باسی ئەوەکەن کەوا تیمیان بێت بۆ ڕاهێنان و هاوکاریکردنی پێشمەرگا ئەوشمان لە ڕاگەندەکان و جۆلێ کاکیوە کۆتا پرسیارمان بۆ جەناب ئەوەیە وەکو خۆت باسەکەی چەکی نوێتان پێگەیشتووە بەڵام هێزەکانی پێشمەرگە لە سنووری کەرکووک تا ئێستا لە حاڵەتی بەرگرین هیچ بڕیارێک نییە یاخود ئێوە بیرتان لەوە نەکردوێتەوە کەیتر لە حاڵەتی بەرگرینەمێن و هێرش بکەنە سەر چەکدارانی داعش لە بەرەوەی ئەو سنوورانی کە لێستا لەژێر دەسەڵاتی چەکدارانی داعشدایە ڕزگاریان کردن هاوڵاتیانی ئەو ناوچانەش وەکو نێوشارکە وەکو بڵین بە ئازین و چیتر لەژێر کۆنتترۆلی چەکدارانی داعش نەمێنەوە ئێمە لە سەرتاوە بە فەرمانی سەرۆکایەتی هەرێمە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان و وزارەتی پێشمەرگا خەتێکی بەرگری دانرا لە دەوروبەری مووسڵ و شەنگال تاکوەگاتە جەلۆلا کە درێژەکەی 1050 کیلۆمەترە هێزی پێشمەرگە هیچ نیازی هیچ هێرشێکی نەبووە لە بەدەر لەم سنوورەی کە دای نابوو کەوامانزدا بۆ دانرا بۆ ئەمە سنووری هەرێمی کوردستانە لەم مەرحەلەیە کە ئێمە پارێزگاری لێ بکەین بەڵام بەداخەوە گروپە تونڕۆکان و داعشیەکان ئەویان کرد کە ئەو کارە ساتەی شنگاڵیان خوڵقاندووە ناوچەیەکی کەم نەبوو کە لە سنووری مووسڵا دەستیان بەسەرا گرت و هەروها لەم لاشەوە دەستیان بەسەر جەلەولایە گرت بە تاکید لەو شوێنانەیە ئاگامان لێ بە تایبەت لە سنووری مووسڵ فەرمان دراوە ئەمڕۆکە ناوچەیەکی زۆر خۆشبەختانە ڕزگار کراوە لەسەر دەستی هێزی پێشمەرگە و هاوکاری فڕۆکەکانی ئەمریکاوە و پەیمانەکانمان و لە جەلۆلاش تەسەورەکەم وا بە ئاسانی ئێمە ناڵین جەلۆلا لە شێر دەستی داعشدا بمێنێتەوە خەڵکی جەلۆلاش دڵنیاکەینەوە کە هێزەکانی پێشمەرگە ساز و ئامادەن و چاوەڕوانی فەرمی
من بۆ ڕزگارکردنیان بەڵام ئێمە وەکو خۆمان لە سنووری کەرکووک ئەو سنووری کە لە سەرتاوە پێمان سپێدراوی پارێزین هەتا ئێستا هەر پاراستومانە هیچ فەرمانێکمان ناتووە کە زیاتر پێشڕەوی بکەین هەر کاتێکیش فەرمان بێ ئەو کاتە قسە لەسەر ئەو مەوزوعە. زۆر سپاس بۆ هیوا عەبدوڵڵا وتەبێژی محوەری کەرکووکی هێزەکانی پێشمەرگە. بەڵێ هاوڕێ نەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆلاتان ئەمە گفتوگویەکی کەم بوو لەسەر ڕەوشی ئەبلی کەرکووک بە تایبەت لاوازبوونی چەکدارانی داعش لەم سنوورە. بەڵێ زۆر سپاس بۆ میوانەکە درۆکان لە کاتەکانی داهاتوو ئەگەڕین وڵات ئەچین و لای پەیامنێرمان دیار جەمال کە ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمانە دیار ئەمێ پرسیاری ئەوە لە میوانەکەت بکەیت کە لەم بارودۆخەی ئێستایە و دوای ئەوەی کە ئەو هێرشانی کراوەتە سەر قەزای دووسخورمات و هیچ مەترسێکی بۆ سەر کفری دروست کردووە واتانی هیچ ئاڵۆزی و شڵەژاویەک ئەبینرێ لە ئەمن و ئاسایشی کفریە. بەڵێ وەکو قایمقامی قەزای کفری ئاماژەی پێکرد کە ڕەوشی ئەمنی قەزای کفری ئارامە و هیچ شتێک لە ئارادا نیە و تەواوی هێز ئەمنیەکان لە حاڵەتی ئامادەباشیدان چ لە ناو قەزاکە چ لە دەرەوەی قەزاکە. من ئەمەوێت باسی ئەوە بکەم لەگەڵ دروستبوونی و ئاڵۆزەی کە بەشێک لە ناوچەکانی عراقی گرتوێتەوە بە تایبەتی لە سنووری پارێزگای سڵاحەدین و دیالە کە بەشێک لەو ناوچانە هاوسنوورن لە گەڵ قەزای کفری. دیارە لەو چوارچێوێدا ژمارەی زۆر لە خێزانە عەرەبەکان یاخود لە کوردەکان بەهۆی ترسەوە بەهۆی تۆپبارانی هەردوو لاوە چی چەکدارانی داعش چ سوپای عراقی هەڵهاتوون بۆ سنووری قەزای کفری لە ئێستادا لە قەزای کفری نیشەجێ. من ئەمەوێت زیاتر قایمقامی قەزای کفری بدوێنم و سەبارەت بە ڕەوشی ئاوەرەکان و چ بەڵێ دیار ئەتوانێت لای میوانەکەت. بەڵێ کاک شێرکۆ ئەگەر پێمان بڵێ ئەو ئاوارانەی کە هاتوونەتە سنووری قەزای کفری ئێوە چیتان بۆیان کردووە هیچ جۆرە کەمپێکتان بۆیان کردوێتەوە؟ ئەوێ ڕاستی بێ بەهۆی بوونی ئارامی لێرەوە جەناب ئاماژەپێکردن نزیکەی 600 خێزانێک کە 4000 نەفەرن تەنها ئەوە لە ناو قەزای کفریە جگەل لە ناحەی کۆکس کە پێم وابێ 1500 خێزانێکی لێیە لەسەر قەڵا بە هەمان شێوە بڕێکی لێن و لە گوندەکانیش دابش بوون. بەداخەوە دروستکردنی کەم کارێکی ئاسان نیەوە تێچوون و پارەیەکی زۆریەوێ کە حکوومەت یارن بە بۆنەی ئەم کێشەی بوجە و دارایی و بڕینی بوجە لایەن مالیکیەوە لە توانای دانیە ئەمڕۆ ئەو کارە بکەوە ڕێکخراوەکانی UNیش بە شێوەیەکی پێویست نهاتوونەتە پێشەوە. ئێمە چەند جارێک داوامان کردووە بەڵام تا ئێستا وەکو کەم تەنها لە قۆرەت و بڕیارە دروست کرێ ئەویش نازانم هەنگاوەکانی گەشتونەتەکوێ. گرفتی بۆم قەزای دروست نەکردو کە ژمای وەکو خۆت باس کە ژمارێکی زۆر لەم شارن شێجەبوونا بە دڵنیایەوە گرفتێکی زۆری دروست کردووە. بۆ نمونە کرێی خانوو بە شێوەیەکی بەچاو زیادی کردووە 600 خێزان لە شارێکی وەکو کەفری کە خۆی ئەساسەن بچووکەوە کێشەی نیشتەجێبوونی هەیە حتمما کرێخانەکان بەرزەکاتەوە پێداویستەکانی ژیانی ڕۆژانە و شتومک لە بازاڕ بە شێوەیەکی بەچاو زیادی کردووە. تەنانەت مەڵبەندی تەندروستی و نەخۆشخانە لۆدێکی زۆریان کەوتۆتە سەر ئاو و کارەبا بە هەمان شێوە. بۆیە تاکە چارەسەر ئەگەر ئەم وەزع بەم شێوەیە بڕواوە ئارامی نەگەڕێتەوە کە هیوادارم هەرچی زووترە ئەم تەنگەژەیە کۆتایی پێبێ و ئەم شەڕ و مەرافەیە کۆتایی پێبێ. ئەگەر وانە من بێ پێشبینیەکەم لە پاشە ڕۆژێکی کورتا حتا کێشەی ئەمنیشمان بۆ دروست بێ. بەڵێ خونچەخان بڵێ ئەگەر بکرێت لە دەنگی من بێ لەسەر ڕەوشی ئاوارەکان دوو پرسیار لە میوانەکەت بکەی بۆ پرسیاری یەکەم هاتنی ئەو ژمارە زۆرەی ئاوارەیە بۆ قەزای کفری تا چەند کێشە و ئاڵۆزی لێکەوتوتەوە لە ڕاپەڕاندنی کارەکانی ڕۆژانەیانە و هەروەها لە بوونی ئەو ژمارە زۆری ئاوارەیە پلانی حکوومەت و بەرپرسانی ئیداری کفری چییە بۆی کە هەر چۆنێک بێت تۆزێک ئەو ژمارە زۆرە ڕێک بخرێت و تۆزێک بارودۆخەکە بەرەو ئاسایی بەرنەوە؟ بەڵێ کاک شێرکۆ ئەمەوێت بپرسم ئەو ئاوارانی کە ڕویان کردووە لە قەزای کفری هیچ کێشە و گرفتێکی لە ڕووی ئیداریەوە خت بۆ ئەم قەزای دروست نەکردووە بەڵێ و هیچ گرفتێکی بۆ ئەم قەزای دروست نەکردووە یاخود پلانی حکوومەت چییە بۆ ئەوەی بتوانرێ ئەو ئاوارانە ڕێک بخرێت؟ ئەو ڕاستی بێ وەکو ئاماژەم پێکرد تەنها کێشەکان لە ئێستادا کێشەی ئابوورین نیشتەجێبوون گرانی بازار ڕوهروەها لە نەخۆشخانەکانە بەڵام ئەمانای لە شوێنێکەوە هاتوون کە خۆی ئەساسەن ناحیە و گوندەکانن کە خەڵکانی هەژار و کەم دەرامەتن ڕەنگە هاتوون هەنێک ئاڵتونی پێبێ هەندێک پارەی پێبێ کە بەهۆی ئەم گرانیەکە لێرە هەیە بەشی چەند مانگێک دوو تا سێ مانگی بکە و هەروها هەلی کاریان نییە خەڵکانێکن کە سەرمایەکیان بەدەستەوە نییە ئەگەر کار بەم شێوەیە بڕوا ڕەنگە لە دوو سێ مانگی داهاتووە
ئەو پارانەی کە پیان ئەوانش تەواو بێ و اینجا کێشەی دزی و ڕەنگەشتی تر سەرهاڵ بدا. ئێمە وەکو حکوومەت پێشببینی هەموو شتێک ئەبێ بکەین تەنها چارەسەریش ئەوەیە کە ئەمانە لە ئۆردوگار ڕێگیکرێنەوە و وەکو ئاماژەم پێکرد دروستکردنی ئاوارە و ئیدارەدانی بە هەموو پێداویستیانەوە کارێکی ئاسان نییە. من لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمەکەم ڕاستە ئێستا ئەولەویەت بۆ دروستنەوەی مەترسی داعش و چەتەکانیانە لە سنوورەکانی هەرێم، بەڵام چەندە بەرەکانی جەنگ گرنگە بەرەی ناوخۆشواتە جەبهەی داخلی ئەوەندە گرنگە. تۆ گەر بەرەی ناوخۆ لە ناوەوە تەمین و تۆکمە نەبێ دیارە پێشمەرگەکانش لەولا ناتوان وەکو پێویست دەوری خۆیان ببینن. هیوادارم هەچی زووترە بیر لە ئەم کێشەیەش بکرێتەوە. کاشێرکۆ ئەمەیە ئەو بپرسم کە ئەو ئاوارانەی کە دێن بۆ کفری بۆ پێکە کفری وەکو پێشووتر ئاماژەمان پێدا کە ناوچەیەکی سنووریە لەگەڵ ناوچە کێشە لەسەرەکان. ئێوە چ داواکارێکتانێ لەو خێزانن و یاخود چ داوای چیان لێکەن کاتێک دێنە ناو قەزای کفریەوە؟ ئەوە ئەرکێکی قورسە لەسەر برادرانی ئاسایش بەڕاستی، هەرچەند ئەوان بەش بە حاڵی خۆیان زۆر تا ڕادێکی زۆر لە بەرەکانی شەڕش بەشدارن، بەڵام بۆ هەر خێزانێکە دێت دۆسیەکی تایبەتیان بۆکەنەوە کە فیلیان لێوەرەگیرێ تەدقیقی ناوەکانیان نەکرێ ئایامانە پێشتر بەپێ ئەو توانایە کە هەیەە لەوێ لە کاری تیرۆریستی تێوە گلاون کشت و کشتاریان کردویان هەر هاوڵاتێکی سادە و سیڤیڵن بە دوای شوێنێک و ئەمانێکە ئەگەڕێن بۆ خاڵ خێزانیان. تەنها ئەوەی ئەوان لە سەرەتایکەن ئەوەیە کە دۆسیەکیان بۆکەنەوە کەفیلێکیان لێوەرەگرن و وردە وردبینی ناوەکانیان ئەکرێ و بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی تر. بەڵێ خونچە خان، من دەگەڕێم و بۆ لای جەنابەت دیارە قایمقامی قەزای کفری باسی لەوە کرد کە بە هەموو شێوەیەک هەموو ڕێوشێنە گیراوەتە بەر بەمبەستی پاراستنی ئەمنێتی ئەم ناوچەیەوە لە هەوڵی بەردەوامدان بۆی کەمپێک بۆ ئاوارەکان لە دەروی قەزای کفری بکەنەوە بۆی کێشەی ئەمنیان بۆ دروست نەکاتوە بۆ ئەوەی لە ڕووی ئابوووریەوە کاریگەری نەبێت لەسەر قەزاکە. بەڵێ زۆر سپاس بۆ میوانەکەش دیار ئەگەڕێمەوە وڵاتان. بەڵێ بەڕێزان، ڕووماڵە ڕاستەوخۆ و تایبەتەکەی NRT بەردەوامە و ئەچینە لای پەیامنێرێکی ترمان ئەگەر ئامادە بێت ئەچینەوە لای ڕۆکان کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بوو. ڕۆکان ئەگەڕێمەوە لای تۆ، ئەگەر پێمان بڵی لە ئێستایە بە شێوەیەکی گشتی ئاسایشی کەرکووک چۆنە؟ بەڵە خۆنچە وا دیارە وەگەوەی کە وتەبێژی میحواری کەرکووک هێزەکانی پێشمەرگە باسی کرد لە دەوروبەری کەرکووک لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە بە تەواوەتی پارێزراوە. لە ناو شاریش ئەوەی کە نەزانرا بوو، ئەوەی تا ڕادێک میدیا ئاگاداری نەبوو، هاوڵاتی ئاگاداری نەبوو، ناو شاری کەرکووک جگە لە هێزەکانی پۆلیس و هێزەکانی ئاسایش هێزەکانی پێشمەرگەش پلانیان هەیە کە لە ناو شاریان کۆنتترۆل کردووە و لە ناو شارە بوونیان هەیە، کەواتە بەشێکی گشتی ئەمە گەرباز لە ناوشاری کەرکووکەین. ناوشاری کەرکووک گارامە جگە لەوەی کە جارجار بۆمبێکە تەقێتەوە کە هەنێ جار زیانێکی کەمێ بهێنێ جار ئەو زیانەشی نابێ. ئەوی شێزەمنەکان بۆیە گەڕێنەوە کە شانانوستۆکانی چەکدارانی داعش لە ناوشاری کەرکووک بوونیان هەیە، جارجار بە چاندنی بۆمبێکی چێنرا و ئانەوێ ڕەوشەکە تێکبن. بەڵام لەلایەن هێز ئەمنەکانەوە بە تەواوەتی ئەمنێتی کەرکووک پارێزراوە. ئەوەی کە چۆن لە ڕابردوودا کاتێکە تەقینەوەیکی زۆر ڕوویەدا و ئۆتۆمبیلێکی زۆرە تەقیەوە هاوڵاتێکی زۆر ئەکوژرا و بریندارە بوون، لێستایە ئەو بارودۆخە لە شاری کەرکووک نەماوە، کەواتە بارودۆخی شاری کەرکووک وەک هاوڵاتیان باسی لێەکەن و وەک چاودێرانی سیاسیش باسی لێوەکەن لەگەڵ هاتنی هێزەکانی پێشمەرگە بۆ سنووری کەرکووک و ناو شاری کەرکووک بارودۆخی ئەمنی شارەکە پارێزراوە. بەڵێ ڕۆکان، ئەگەر بکرێت لە ڕووی دەرونیەوە تۆزێک باسی هاوڵاتیانی شاری کەرکووکمان بۆ بکەیت، تا چەند مەترسیان هەیە لەسەر ئەم بارودۆخەوە، ترسیان هەیە لەسەرەوەی کە هێزی چەکدارانی داعش بە شوێکی ڕاستەوخۆ هێرش بکەنە سەر کەرکووک، واتە بە شوێکی گشتی هاوڵاتیان مەترسیان هەیە؟
وا دیارە لەو کاتانی واتە ئەگەر ئێمە باز لە چەند هەفتەیەک بەر لە ئێستا بکەین بەڵێ هاوڵاتیان لە ڕووی دەرونیەوە لە بارێکی خراپدا بوون ئەویش هۆکارەکەیەوە بوو کە چەکدارانی داعش هێرشیانە کردە سەر هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی پێشمەرگە ڕوبەڕوویانە بوونەوە واتە کاتێکە ڕوبەڕووبوونەوەکان لە سنوورەکانی کەرکووک بەردەوام بوو بەڵێ بارودۆخی هاوڵاتیانی شاری کەرکووک بە تایبەت لە ڕووی دەرونیەوە خراپ بوو بەڵام لە ئێستادا کاتێکە بارودۆخی سنوورەکانی کەرکووک پارێزراوە و ڕوبەڕووبوونەوەکان کەم بۆتەوە تا ڕادەگەتوانین بڵین نەماوە بارودۆخی ئەمنی نێو شاری کەرکووکیش جێگیر بووە بە شێوەیەکی گشتی لە ڕووی دەرونیەوە تا ڕادەیەک هاوڵاتیانی کەرکووک لە بارێکی باشدان لە بەرەوەی کاتێکە ڕوبەڕووبوونەوەکان بەردەوام بوو بەشێک لە هاوڵاتیانی کەرکووک ترسی ئەویان هەبوو کە چەکدارانی داعش بێنە نێو شارەکەەوە و چەند جارێکیش هاوڵاتیان بەشێک لە هاوڵاتیان هەوڵی ئەویانەدا کە بڕۆنە شارەکانی هەرێمی کوردستان بەڵام لە ئێستادا نەخێر هاوڵاتیان ژیانی ئاسایی خۆیانەکەن لە ناو شاری کەرکووک و وەکو خۆشانێڵن لە ڕووی دەرونیەوە لە بارێکی باشدان. بەڵێ زۆر سواز بۆ پامنێرمان ڕۆکان جاف کە ڕاستەخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵمان بوویت. جبرائیل عباسی لە وەزیری دەرەوەی لوبنان گەیشتە هەولێر و بەهۆی جیاوازیکردن لە نێوان ڕۆژنامەواناندا زۆرێک لە ڕاگەیاندنەکانی کوردستان و بیانی بایکۆتی گواستنەوەی ڕێوڕسمی پێشوازیەکەیان کرد. ڕێگریکردن و پێشەڵکردنی مافی ڕۆژنامەوانان لە دەستگەیشتنیان بە سەرچاوەی زانیاری هەڕۆژە و لە ژێرناوێکدا ئەنجام دەدرێت بە تایبەتی ئەو کەناڵ و ڕاگەیاندانەی کە ئەهلین و سەر بە حیزبە سیاسیەکان نین. حاڵی حاضر جۆرێکی تر لە ڕێگری دەکرێت و بۆ هەندێک لە ڕاگەیاندەکان ئەویش ڕێگریکردنە لە ڕووماڵی ڕووداوەکان لە پێناو بەشێک لە کەناڵە حیزبەکاندا بەو مەبەستەی کەناڵە حیزبەکان بۆ یەکەم جار ڕووماڵەکە بکەن و بکرێتە پروپاگەندە بۆیان. لە بەرامبەر ئەمە ڕۆژنامەنووسان یەکاڵێستن وانواسەنتیگەی ڕۆژنامەنووسانی کرد کوردستان بێتە وەڵام چونکە ئەمە یەکەم جار نییە ڕۆژانی ڕابردوو و کاتێک کە وەزیری دەرەوە بەریتە سەردانی هەرێمی کوردستان تەنها یەک ڕاگەیاندنی استیکباری توانای ڕۆماڵی ئەو پێشوازیە بکات بەڵام پڕەمیداکانی کە ناتوانێت. نوێترین حاڵەتیش لە کاتی گەیشتنی وەزیری دەرەوەی لوبنان بوو بۆ هەرێمی کوردستان. زۆربەی ڕاگەیاندنەکان تیمەکانیان ئامادە بوون لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بەڵام لەسەر وەختی گەیشتنی وەزیری دەرەوەدا لەلایەن هەندێک کەسەوە تەنها ڕێگە بە کەناڵێکی حیزبی سنووری هەولێر درا ڕووماڵ بکات و ئەوە ژوای کرد کە ڕۆژنامەنووسەکانی تر کە نوێنەری ڕاگەیاندن ناوخۆی و بیانیەکانیشتی تێدا بوو ناڕەزایی دەرببن و بایکۆتی سەردانەکە بکەن. بەداخەوە ینی چەندین جارە ڕۆژنامەنووسان لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر تووشی جێرە و کێشەیە من خۆم شخصیەکەم لەو ڕۆژنامەنووسانێت چەند جارێک لێ ینی لەگەڵ ئەو برا بەڕێزانەی کە لێ پۆلیسن یان ئاسایشن بەڕاستی من تا ئێستا نازانین چیەنەوانە تووشی جێرە و کێشە بووین و چەندین جار ئێمە گەڕاوینەتەوە. بە گوێرەی یاسای کاری ڕۆژنامەنووسی هەرێم و یاسای بەدەستهێنانی زانیاری هەموو دەستگا و ڕاگەیاندنەکان مافی وەرگرتنی زانیاری و ڕووماڵکردنی ئەو ڕووداوانانن هەیە کە لە ناو هەرێمی کوردستاندا ڕوودەدەن بەبێ جیاوازیکردن بەڵام تا ئێستا ئەو یاسایە لە زۆر شوێن کاری پێناکرێت و ڕۆژانە ڕێگری بۆ میدیاکاران بەردەوامە بە تایبەتی کەناڵە ئەهلیەکان. ڕێگریەکەی فڕۆکەخانەی هەولێر و ڕێگەدان بە میدیایەکی حیزبی شارەکە وای کرد کە لێژنەی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پەرلەمانی کوردستان بێتە سەرخەت و بە دووەداچوون بکات. ڕێگەنەدان بە کەناڵەکانی میدیا و جیاوازیکردن لە نێوانیاندا مەحکوم دەکەین وەکو لیژنەی ڕۆشنبیری لە پەرلەمانی کوردستان بە دڵنیایی و بە دوواداچوونی بۆ دەکەین کە ئێستا ئەم کەیسانە بوونەتە چەند کەیسێک هەرم کەیسە نیە و بە ڕەسمی ڕای لیژنەکە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕاگەیەنین و لەمە دواژ لە هیچ لایەنێکی جهەتێکی جێبەجێکردنی قبوڵ ناکەین ڕاستی بەبێ هۆکارێکی ڕوون و ئاشکرا ڕێگری بکات لە کەناڵەکانی ڕاگەیاندن. ئەمە بۆ جاری یەکەم نییە کە ڕێگری لە تیمە ڕۆژنامەوانیەکان دەکرێت بە تایبەتی ڕاگەیاندنە ئەهلیەکان زۆربەی حاڵەتەکانی ڕێگریکردنیش لەلایەن بەرپرسانی باڵای حیزبی حکومیەوە ئەنجام دراون و تەنها ڕێگەیان بەو ڕاگەیاندانە داوە کە سەر بە حیزبەکانیانن. کەناڵی NRTش یەکێکە لەو ڕاگەیاندانەی کە ڕۆژانە تیمەکانی ڕوبەڕووی حاڵەتی ڕێگریکردن لە ڕووماڵکردنی ڕووداوەکان دەبێتەوە و چەندین جاریش لە کاتی ڕووماڵکردنی تیمەکانی ڕوبەڕووی هێرش و پەلەمەردان بوونەتەوە. شێمە جاڤ NRT هەولێر. بەڵێ بەڕێزان ڕووماڵی تایبەتی NRT بە شێوازێکی ڕاستەوخۆ بۆ گەیاندنی نوێترین هەواڵ و زانیاری بەردەوامە بێت لەگەڵتان.